إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، باشترين كلام مسلمان بەڕێزەکان خوشک و برا عەزیزەکان، فەرمایشتی خوای تەعالایە کە لە قورئانی پیرۆزە ئەی فەرمێ وشەی پەروەردگارە، خاوەنی ئەم کەون و کائیناتەیە، ئەزانێت چی بووە و ئەزانێت چی ئەبێ، هیچی لێون نییە، هیچی لێ گوم نییە، هیچی لێ غائب نییە و شاراوە نییە. ئەی چۆن باشترین کەلام کەلامی ئەو نەبێ؟ و باشترین ڕێباز ڕێبازی پێغەمبەری موختارە صلی الله عليه وسلم کە خوا ناردوێتی و هەر فەرمایشتێ لە دەمی دەرئەچێ لە خۆڕایی دەرناچێ لە دەمی. وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. هەر کار و کردەوەیە کە ئەنجامی ئەدا هەمووی بە پەروەردەی خوای پەروەردگار پەروەردە کراوە. واصطنعتك على عيني. چۆن ڕەوشتی، چۆن بەرنامەکەی، چۆن ڕێبازەکەی جوانترین ڕێباز نەبێ کە خوا شایەتی بۆ داوە فەرمێ وإنك لعلى خلق عظيم. کە خوا بە ئێمە ئەفەرمێ باشترین سەرمەشق کە بیکەن بە سەرمەشقی خۆتان لە دنیاە محەممەدە صلی الله عليه وسلم. ولكم في رسول الله أسوة حسنة. و خراپترین ڕێگا و ڕێباز خۆشەویستەکانم هەر ڕێگا و ڕێبازێکە کە دانەری مرۆڤەکان بێ دوور لە وەحی خوای پەروەردگار. زۆر کێشەیە مرۆڤەکان بێ لە وەحی، دوور لە قورئان، دوور لە کتێبە ئاسمانیەکان، دوور لە سونەتی پێغەمبەرەکان بەرنامە دانن. ئەو بەرنامەیە کە ئەوان دایەنن، ئەو ڕێبازەیە کە ئەوان دایەنن پڕە لە ئارەزوو، پڕە لە بەشی نەفس. بۆیە بەرنامەیەکی زۆر لار و لێوەر دەرەچێ. چاکەکەیان خراپە، چاکەکەیان خراپە، چونکە ڕێک دژی بەرنامەی خوایە. وەک ئەوە وایە کە ئێمە ئەو سبلیتە کە نێرراوە بۆمان لە کۆریاوە لەگەڵ کەتەلۆکێک نێرراوە، ئەو مەسنەعی کە دروستی کردو خۆی ئەزانێت چۆن بەکاری بێهێنرێ باشە. بەڵام یەکێک وەستایەک لەم ناوانە کۆڵکە وەستایەک هەڵەسێت ئەڵێ من ئەزانم چۆنەوە، یەکەم جاریشە و نەیبینیە، بەس تۆزێ لە کارەبایی شت ئەزانێ بەر ئەبێ لێ و ئەیدا لە کارەبا و ئەیسووتێنێ، چونکە ئەو نازانێ بەپێی ئەو کەتەلۆکە لەگەڵ یا هاتووە بەکاری نایەنێ، بە ئارەزووی خۆی ئەڵێ قابل خۆ منش عەقڵم هەیە، بۆ خۆی ئەیسووتێنێ. عاقڵترین کەسی ئەم دنیاە بێوێ دەستکاری دنیا بکا بەبێ کەتەلۆکەکەی خوای پەروەردگار، بەبێ ڕێنمایی پێغەمبەری موختار تێکێدا. بۆیە خراپترین ڕێباز ئەو ڕێبازانەیە کە پێچەوانەی ڕێبازەکەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. و ئەو ڕێبازانە گومڕاییە، سەر لێ شێوانە لە دنیا، ئەوەی شوێنی بکەوێ سەری لێ تێکەدا و لە قیامەتی شایخاتە ئاگری جەهەنەمەوە خوا پەنامان بدە. میوانەکانی ماڵی خوا، ئێمە طبعاً کە چوینە ناو ساڵی تازەوە 2020 ئێمە ئەبێ خاوەنی بەرنامەیەکی جوان بین بۆ ساڵی نوێ، پێداچوونەوە بکەین بە شتەکانی کۆنمانە، هەمووی بگۆڕین. ئەگەر خراپەی تیابوو خراپەکان لابین، ئەگەر چاکیش بوو چاکەکان پەرە پێ بدەین، برەوی پێ بدەین،
بەرەو پێشترەوە بیبین. یەکەم خاڵ کە من حەزەکەم عەرزتانی بکەم و بیخەمەوە بیرتان ئەبێ ئێمە پند لە ڕۆژانی ڕابردوومان وەربگرین. بیری لێ بکەرەوە ئەو ڕۆژانەی تەمەنتان کە تێپەڕ بوو هەمووی لەسەرتان حەسابە، هەموو لەحزەیەک ئەبێ بەشایەت بەسەرمانەوە لەسەر کار و کردەوەکانمان. لە ڕۆژی قیامەتە خەزیێنەیەک هەیە ئەخرێتە ناو خەزیێنەکە تۆ لە ڕۆژی قیامەت شاد دەرەکری و ئەبێ بەشایەت بەسەرتەوە. هەموو ڕۆژێک لە ڕۆژانی ژیانت کە ڕۆیشتووە شایەتە لەسەر تۆ، خێرتت تیا کرد بێ شایەتە، شەڕتیش تیا کرد بێ شایەتە. خۆشبەختی بۆ ئەو کەسەی کە لە چاکەیە بەکاری هێناوە. ئەبوو دەردائی سەحابەی پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم: يا ابن آدم إنما أنت أيام كلما ذهب يوم ذهب بعضك. أبو الدرداء تشبيه جسم إنسان أكاب بالروج، يعني وەکو چۆن بڵێ ڕۆژەکانی عمرت پارچە پارچە ئەندامەکانی لاشەتە، هەر ڕۆژێکی بڕە بەشێک لە لاشەت ئەڕوا. هەر بالفعلی شوایە سەیرەکەی ئینسان ئەڵێ پیری و هەزار عیب، پیری و سەد عیب. ئیتر بەرەبەرە ئەو ئینسانە کە تەمەنی ڕۆیشت چاوی کزە بێ، گوێی زەعیفە بێ، ئەژنۆکانی هەڵی ناگرێ، پشتی ئێشێ، سەری ئێشێ، ئەو کوڕەیە ئیسفادەی لێ بکە بزانێت چۆن بەکاری دێنێ. ئایا نابینن مانگ کە دەرئەچێ، مانگ کە هەڵدێت سەرەتا تیرەیە کە ئاوا سەرەتا، دوای ئەوە بەرەبەرە قەوی ئەبێ، گەورە ئەبێ، دەی ئەبێ بە تۆپێک، بەڵام دوای تۆپەکە بەرەبەرە کەل ئەبێ دەی کەم ئەبێتەوە ئەبێ بە تەزۆکە و لەودا نامێنێ. بالضبط عمری ئێمە وایە، بالضبط عمری ئێمە وایە و تەمەنی ئێمە وایە. سەرەتا مناڵی، دوای ئەوە هێواش هێواش گەورە ئەبی، هێواش هێواش گەورە ئەبی تا گەیتە تەمەنی ئەبیتە تۆپێکی پڕ، تۆپێکی خڕ. هەر کەسێ بیبینێ معجەبە بێ، ئەڵێ ماشەڵڵا لەم چەند جوانە، بەڵام هەر ماوەیەک ئەو جوانیە، دوای ئەوە کزەبی ڕۆژێک دێ نامێنی. ئەگەر لەو بەینەشە تیانە چیت پیاو ئەو پیاوەیە ئیسفادە لە ساتەکانی ژیانی وەربگرێ، نەیەلێت بەفیڕۆ بچێ. ئەگەر تۆ 60 ساڵ عمرت کردبێ، با بزانی ئەگەر 60 ساڵ با ڕووکەمە گەنجان، تخوا ڕوو نەکەمە پیاوە بە تەمەنەکان، چونکە پیاوە تەمەنەکان منیش نەیڵێم تازە ئەوان ڕێگای خۆیان گرتووە، چاریان نییە، چاریان نەما، ئەبێ ڕووکەنەوە خوا. کابرا ملحید بووە تا 50 ساڵ لەوەدا سێرەکەی گەڕێتەوە بۆ لای خوا، ئەزانێ شتەکان کە کردی هیچ بوو. بەس ڕووەکەمە ئێوەی گەنج کە دڵتان خۆشە، 20 30 تەمەنتانە، دڵتان بە دنیا زۆر خۆشە، قووەت و هێستان بازوتان شانازی پێوە ئەکەن. من ڕووتان تێکەم ئەڵێم ئەگەر تەمەنتان 60 ساڵیش بێ ئازیزەکانم، ئەگەر 60 ساڵ عمرت بێ، 60 کەم کەسەکاتە 60 بێ، با بزانی نیوەی ئەو 60 هەر بە خەو ئەیبەیتە سەر. ئەمێنێتەوە 30یەکەش نیوەی بەچی ئەڕوا؟ بە مەشغوڵ بوون بە کار و کاسبی و ئیشکردن و ئەمانەوە نیوەکەی ترشی ئەڕوا. ئەمێنێتەوە 15. ئەو 15 خۆشەویستەکانم چەندیەکت بەم لاو بەولایە ئەڕوا، سەردانی ئەم سەردانی ئەو یاری تۆپ-تۆپیان خۆ ئێستا ماشەڵڵا عمرە ئەمە نەسەری ئەڕوا. تێگەی ئەختیارەکان و پیاوە تەمەنەکان جاران ئەوەیان کە تۆ ئێمڕۆ لە تۆپ-تۆپیان ئاسەرفیەکەی، لە تەماشاکردنی فیلمی هیچ و پوچ، لە تەماشاکردنی ئەنتەرنێت و ئەملاو ئەولاو کات کوشتنت، ئەوان لە عیبادەت ئاسەرفیان نەکرد، بۆی سەردان خزمیان نەکرد، بەوەی ئەڕۆین بۆ لای نەخۆش بەڕۆی ئەوەش نەما. کاتێک سەیرەکەی هەموو عمرت کە تۆ نوێژی تیا بکەی، تاعاتی تیا بکەی، هەر هەمووی حەساب بکەی، هی 60 ساڵەکە ئەگەر ئەهلی مزگەوتیش بی گشتی 6 مانگ نییە، گشتی 5 مانگ نییە، 4 مانگ نییە، بۆ 4 مانگ جەهەنم بۆ خۆت ئەکڕی. یا سوبحان الله، لەبەر خاتر ئەوەی 4 مانگ نوێژ بکەم هەموو ژیانت، آخر ژیان براینە لە دوای مردن دەسی پێەکە، هەموو ژیانت ئەدەی بە فیڕۆ و هەتایی لە جەهەنەما مێنیتەوە.
ئەگەر فریای خۆت نەکەوی. بەڵام ئەگەر فریا بکەوی لەبەر خاتر ئەو 4-5 مانگە کە بە چاکە و بە نوێژ و بە تاعات و بە ڕوو لە خوایی و بە ئینشاء الله بە ئیزنی خوای گەورە دەربازە بی. جا ئەبی ئاگامان لێی بێ بزانین شاعرێکی عەرەب ئەفەرمێ دقات قلب المرء قائلة له إن الحياة دقائق وثواني فارفع لنفسك بعد الموت ذكرها فالذكر للإنسان عمر ثاني. أفرمي لێدانی دڵت ترپەکانی دڵت پێت ئەڵێ ژیان بریتیە لە دەقە و لە سانیە. ژیان بریتیە لە دەقە و سانیە. بۆیە هەوڵ بدە شوێنێ بۆ خۆت لەم دنیاە دیاریکە تا باسی چاکەکانت بکرێ، چونکە لە پاش مردنتیش باسی چاکەکانی تۆ باسی تۆ عمرێکی ترە لەم دنیا بۆت ئەمێنێتەوە. چونکە ئینسان ئەگەر لەم دنیا چاکەیەکی کردی بێ بە بەردەوامی بڕوا هەر ئەو چاکانەی بۆ ئەنووسرێ. زەلامی وا هەیە بەڵا بەر لە 100 ساڵ مردووە ئیسەش خەڵک باسی چاکەکانیەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەر لە 1400 ساڵ وفاتی کردووە. ئیسەش ئێمە شوێنی سونەتەکانی کەوتوین. پێغەمبەران پیاو چاکان ئەولیاکان عمری تریان بە خۆیان کڕی، عمری درێژ بەچی بەکردەوەی جوانیان خەڵکیان فێر کرد. فوضەیلی کوڕی عیاض یەکێکە لە پیاو چاکان خۆشەویستەکانم. ئەگا بە پیاوێک ئەڵێ چەندێک بەسەر تەمەن تا تێپەڕ بووە، کابرا ئەڵێ 60 ساڵ، ئەڵێ 60 دانە ساڵە تۆ کەوتوویتە ڕێ بەرەو لای پەروەردگارت، زۆرت نەما بگەیتە لای. یا سبحان الله. کابراش ئەڵێ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون. ئەڵێ زانی ئەو وشە معنای چییە؟ ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون ئەڵێ معنای چییە؟ ئەڵێ کاتێ تۆ وتت من عەبدی خوام، ئینا لله یعنی من بەندەی خوام و بۆ لای ئەگەڕێمەوە، من بەندەی خوام و بۆ لای ئەگەڕێمەوە، ئەبێ بزانی کە ڕائەوەسێنرێی پاش گەڕانەوە و لێپرسینەوەت لەگەڵا ئەکرێ. کابراوتی ئەی نەجات ئەی ڕزگاربوونم چییە؟ وتی زۆر ئاسانە، ئەوەی کە ماوتە هەوڵ بدە، ئەو تەمەنەی کە ماوتە هەوڵ بدە فریای خۆت بکەوە، بەهۆی ئەو فریاکەوتنەوە ئەوەکەی تریشت ئەگاتە فریاد، ئەوەیشی کە ڕۆیشتە پێگەیتەوە. چونکە خوای تەعالا ئەفەرمێ ئەو کەسانی کە تەوبە ئەکەن يبدل الله سيئاتهم حسنات، خراپەکانیشیان ئەکرێتە چاکە، بەڵام بەداخەوە بۆ ئەو کەسانەی کە فریای ناکەون، حتا ئەگە پێشا چاکەشیان کرد بێ کۆتایەکەی حەساوە. والأعمال بالخواتيم، عمل کۆتایەکەی حەساوە. بۆیە ئەبێ ئینسان فریای خۆی بکەوێ و نەیە لێ بفەوتێ. ئەوە خاڵی یەکەم. خاڵێکی تریش بیرتانە خەمەوە خۆشەویستەکانم، لە زۆر شوێنەی بیسم لە فەیسبوک لەم لاو لەولا لە ناو خەڵکە، خەڵک دائیمەن ڕەشبینە. 2020 هەر وەکو 2019 وەکو ئەو کانترە ڕەشبینی. ئایا وە سیفەتی ئینسانی مسلمانە؟ ئینسانی مسلمان ڕەشبین بێگەرێ؟ نە وەڵڵاهی ڕێک پێچەوانەی مەبدەئی ئینسانی مسلمانە لە ژیانە. خوای تەعالا فێرمانەکە کە هەموو شەوێک هەموو ڕۆژێک شەو ڕۆژێک کە دووبارە ڕۆژ دووبارە ئەبێتەوە، هەمووی بۆ ئەوەیە تۆ گەشبین ببیتەوە. ئەوەی ڕۆی لەگەڵ شەوا با بڕوا بەیانی هەڵەسیتەوە دەمەزەر دەبیتەوە. هەموو ساڵێ کە دووبارە ئەتێتەوە، مەسەن تەماشاکەی بەهار دووبارە ئەبێتەوە، جارێکی تر ژیان بەرگێکی تازە ئەکاتە بەر. ئەوەی ڕۆی دووبارە ئەبێ سەر لە نوێ خۆت تازەکەیتەوە. ئینسانی مسلمان ئەبێ گەشبین بێ هەردەم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وا فێرمان ئەکا، كان صلى الله عليه وسلم خاتو عائشة خيزاني بيغمر أفرمي رضاي خواي لي بدايك عائشة أفرمي كان صلى الله عليه وسلم يعجبه الفأل الحسن ويكره الطيرة. بيغمري خوا صلى الله عليه وسلم حزي كردوا دائما حزي كردوا إنسان قجبين به، حزي نكردوا لشومي للرشبيني. بيغمر خوشي بوانا هاتوا حتى لوش زياتر. بيغمري خوا صلى الله عليه وسلم هر كسبي وتاكل خلق تازة يعشو تازة توا. بيغمر فرموا هر كسي وابلي هلك الناس فهو أهلكهم أو فهو أهلكهم.
دوو معنای هەیە زانایانە فەرمن یعنی خۆی ئەبێتە سەبەبەوەی خەڵک تیا ببا یان خۆی تیا چوو چونکە ژیان خوای تەعالا وا دروستی کردووە تازە ئەبێتەوە تۆ وا تەسەورەکەی کە ئیتر ئەوە ئیسلامەتی نەما ئەخلاق نەما ڕەوشت نەما تەواو عالەم هەمووی سەیرەکەی دوای ماوەیەک عەکس سوبحان الله ڕەوشتی جوان پیا ئەبێت و نەوەیەکی تازە پیا ئەبێ هەر زۆر پێچەوانەی ئەوەی کە تۆ بیرت لێ کردەوە دوای ماوەیەک ئیتر دنیاوای پێتی ئەڵێ عالەمە تەواو هەمووی باشە بێ دوایەوە سوبحان الله ئەمجا هێواش هێواش دائەبەزێ هەر دنیا هەروە بووە من بە تەمەنی خۆم لە ماوەی ئەم 40 ساڵەی کە عەقڵمان هەبووە و لە دنیا تێگەیشتوین چەند جار بینیمانە دیندارێتی گەیشتۆتە ئەگاتە لووتکە جاری وا هەیە ئەم جادا ئەبەزێتە خوارەوە ئەگاتە خوار ئیتر ئەڵێ تەواو خەڵک واز لەوەدا هەم بەرزە بێتەوە ژیان هەروایە گشت 10 ساڵ 15 ساڵ هەموو شتەکان دووبارە بێتەوە خوای تەعالا وا دروستی کردو دڵنیاتانەکەم هەتا ئەو ڕۆژەی کە ئیتر قیامەت هەڵەسێ پێش ئەوە خوای تەعالا بایەک ئەنێرێ هەرچی مسلمانەیە هەڵێمژێت و ئەمرێ یعنی هەتا ئەو ڕۆژە مسلمان ئەمێنێ هەتا ئەو ڕۆژەش کافر ئەمێنێ کە مسلمانەکان ئەمرن تەنها کافرەکان ئەمێننەوە قیامەت و ئەو هەموو بوومە لەرزە و ئەو هەموو خەتەریەی ئەو هەموو ترسناکەی کە ڕۆژی قیامەت هەمووی لەسەر کێ دروسە بێ لەسەر کافرەکان مسلمانان ئەمرن یعنی هەتا ئەو ڕۆژە کافر و مسلمان شەمێنێ خوا دنیای وا دروست کردووە بۆیە نابێ بێتاقەت ببین کاتێ نابێ ڕەشبین ببین کاتێ ئەبینین هەندێک خراپە جاروایە زیادەکە و نایش بێ زیاوا بزانین بەو زیادی ئەهلی ئیمانە ئیتر کوفر نامێنێ هەردووکی ئەمێنێ بەڵام تۆ وەکو شخصی هەر یەکێک لە ئێمە کە چەند کەس لێرە دانیشتوین بە ژن و بە پیاومانەوە هەر کەس لە ئێمە خۆمان مەسئولی خۆمانین تۆ لەسەرتە چاک بی تەواو ئیتر سیر کەس مەکە کوڕت ژنت من ناڵێم وازیان لێ بێنە خراپ بن یعنی ئەگەر ئەو لایدا لە ڕێگا و فەوتیا گوێی مەدەری وەک نوح بە عەلەیهی السەلام نوح عەلەیهی السەلام کاتێ تۆفانەکە هات کوڕەکەی نەکەوت لەگەڵیا سوار کەشتێکە بێ سوار سەفینەکە بێ ڕۆیشت وتی ڕۆمبار ئەو جەوەڵە وتی کوڕ جەوەڵ بەرگەی ئاوەکەی ئەمڕۆ ناگرێ ئەم لافاوە هاتووە جەوەلیش قوتەدا ڕۆیەبان جەوەڵەکە شوێنی باوکی نەکەوت خەفەتێکی خوارد خوای تەعالا فەرمووی خەفەتی بۆ مەخۆ تەواو ئیتر بیر مەکەرەوە کێ خراپە بیر کەرەوە بزان خۆت چۆنی وەکو شخصی خۆت دوای ئەوەش ئەوەی هاوە دەورتە هەڵدە بەرەو باشە بیوە ئەگەر هات لەگەڵتە نەشهات گوێی نابێ ڕەشبین بی خوای تەعالا زولفەکە بە بارێکی تر ئابا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە تونترین کاتەکانە حەزی نەکردووە مسلمانان غەمبار بن خەباب ئەیگێڕێتەوە ئەفەرمێ لە مەکەیا بووین ئەوەی بیوتایە لا ئیلاهە ئیلا الله کەوتە ژێر تەعزیب ئەڵێ تیامانە هەبوو خۆی بۆ نمونە خۆی ئەڵێ من لە لای ژنێک ئیشمە کرد ئەڵێ ئەو ژنە حەدادیم بۆیە کرد ئەرێ هە لە بەیانیەوە حەتا ئێوارە شیشێکی خستە بان ئاگرەکە ئێوارە ئەیوت خەباب ئەبیتە هەڵە گەڕێیتەوە لە دینەکەی محەممەد بموتایەنە ئەی خستە بان پشتم لە ناو خوێنەکەما لە ناو پێست و خوێنەکەما کوژایەوە تیایەنە هەبوو ئەکوژریان وەکو سومەیە و یاسر تیایەنە هەبوو گوێچکی ئەبڕا تیایە ئیتر ئەوەی نەکرا ئەکرا ئەوان کردیان بە مسلمانان ئەلەو کاتاڵێ هاتمە خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە پاڵ کەعبەیە خەریک بوو عیبادەتیە کرد زۆر غەمبار بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یعنی خەمی ئەوەیە خوارد کە مسلمانان چۆن ڕزگاریان بێمان ئەڵێ لەوێ وتم ئەی پێغەمبەری خوا هەتاکەی دوعامان بۆ ناکەی هەتاکەی ئەی پێغەمبەری خوا هەتاکەی داوا ناکەی خوا لەم وەزع ڕزگارمان کە ئەفەرمێ سەری بەرز کردەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم تەماشام کرد ئەم من تووڕە بووە بە حەیاتی نەبینەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم تووڕە بێ ڕەنگی سوور بوویەوە فەرمووی زۆر عەجایبم تێ لە ئێوە ئەوەندە کەم تەحەممولن ئەوەندە بەرگەن قەومەکانی پێش ئێوە بە شانەی ئاسنین پێستیان لە ئێسقانیان جیا کردەوە سەبریان ئەگرت قەومەکانی پێش ئێوە بە منشار لەبانەوە بۆ خوار ئەکرێنە دوولەتەوە سەبریان ئەگرت ئێوە سەبر ناکرن واللهی زمانێ دێ ئەم دینی ئیسلامەوە پەرە ئەسێنێ خەڵک لە فڵان شوێنەوە ئەڕوا بۆ فڵان شوێن کە بە سەدەها کیلۆمتر لە هیچ ناترسێ مەگەر تەنها لەوە نەبێبێژە گورگ پەلاماری مەڕەکەمەدا ئەنا لە هیچ ناترسێ ئەوەنە ئەمن و ئەمان پەیا بێ لە ناو مسلمانان سیکە لەو لەحزە زەحمەتە کە مسلمان ناتوانێ بڵێ لا ئیلاهە ئیلا الله پێغەمبەر صلی الله علیه وسلم ورەی مسلمانان بەرزەکاتەوە کە ورەتان نەڕۆخێ خوا سەرکەوتنی دێت
عائشە فەرمووی وتم ئەی پێغەمبەری خوا ڕۆژی ئوحود زۆر سەخت بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم مامەکانی شەهید مامەی شەهید بوو مسلمانان هەفتایان لێ شەهید بوو یعنی وەزعی زۆر ناڕەحەت بوو وتم ئەی پێغەمبەری خوا لەم ڕۆژە ناڕەحەتترت بینیوە لە ژیانتە فەرمووی بەڵێ ئەو ڕۆژەی لە مەکە بووم ئەگەر ڕام شوێنێک هەبێ کە بتوانم تایە باسی خوا بکەم خەڵک بانکەم بۆ لای خوا ڕۆیشتم بۆ تائیف شوێنێکە تقریبا 90 کیلۆمترێ لە مەدینەوە دوورە ڕۆیشتم بۆ ئەوێ تا بەڵکو ئەوان داڵدەم بدەن ڕۆیشتمە لە ماڵی کابرای کوڕی عەبدولیالیل چوون بۆ لای داوام لێ کرد وتم داڵدەم بە تا لە عێراقە من دینی ئیسلام بگەێنم هیچم ناوێ بەس مەجال بدە مێ لە خەڵک تەعدام لێ بکە بۆی دینەکەی خوا بگەێنم ئەڵێ جوابمیان نەداوە خۆزگایە بەس جوابمان نەداوە دوای ئەوە مناڵە ورتکەی شارەکەیان لێ بەردا بە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە بەردبارانی دەرکرا لە شار سەر و گیانی هەمووی خوێناوی بوو ئەڵێ زۆر بێتاقەت بوو سرم بەرز نەکردەوە حتا نزیک مەکە بوومەوە ئەلەوێ سرم بەرز کردەوە تەماشام کرد جبریل بانگ مەکە سرم بەرز کردەوە جبریل و مەلائیکەی فریشتەی کێوەکانی لەگەڵ خۆیان هێناوە فەرمووی ئەی محەممەد خوای پەروەردگار سەلامت لێ ئەکا ئەفەرمێ ئەوە مەلائیکەی کێوەکانە چیت ئەوێ ئەمر بکە ئەڵێ مەلائیکەی کێوەکانیش سەلامی لێ کردم و فەرمووی ئەی محەممەد خوای تەعالا پێی ڕاگەیاندوم تۆ چی ئەمرەکەی من جێبەجێ بکەم ئەگەر ئەتەوێت ئێستا هەردوو شاخەکەی ئەم دی و ئەو دیوی مەکە ئەو شاخە بەرزانە ئەهێنمە یەک لە خەڵکی مەکە هەر هەمویان لە ناو ئەبەم لەو بینە و ئێمە بوایە بوو ئەمانوت لە ناوی بە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نەخێر ئەوم ناوێ بەڵکو داوا ئەکەم لە خوای پەروەردگار ئەگەر ئەمانەش نابنە موسڵمان لەنەوەی ئەمانە کۆمەڵە خەڵکانێک هەبن ببنە پیاوی باش و ڕێگای دیندارێتی و پاکێتی بگرنە بەر سیر ئومێدی پێغەمبەرکان صلی الله علیه و سلم وبالفعل نەک نەوەکانە هەر لە خۆشیان کۆمەڵێکی باشی موسڵمان دروست بوو با ئومێدمان زۆر بێ قسەیەکی عەرەبیش هەیە ئەڵێ تەفاءلوا بالخەیری تەجیدوه دائما ئینسان گەشبین بێ ئینشاء الله ئەگاتە ئەو مەبەستەی کە ئەیەوێ ئینسانی موسڵمان نابێ بڕۆخێ خوای بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدە نوری ئیمان خردڵەکانمانەوە دامەزراومان بکە گەشبینمان بکە وامان پێ بکە یا رب العالمین بتوانین بەردەوام ببین لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوایە سود لە کاتەکانی ژیانمان وەربگرین نێرین عمرمان تەمەنمان بە بەلاش بچێ یا ربی خوای ئیسلاحی حاڵمان بکەی ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی بە تایبەت ئەوانی کە داوای دوعای خێریان لێ کردین یا رب العالمین ئەگەر نەخۆشیان هەیە شیفای بدەی ئەگەر گیرایان هەیە دەربازی کەی ئەگەر کێشەیان هەیە بۆیان چارەسەر بکەی بە تایبەت ئەو بەڕێزە کە داوای دوعای خێری لێ کردین و کێشەی هەیە یا ربی کێشەی کۆمەڵایەتی هەیە خوایە بۆی چارەسەر بکەی یا ربی خوایە کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێک بە دوور بگری یا ربی عێراق لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ربی ئەم فیتنەیە کە لەم وڵاتە ئێمە ڕۆژ بە ڕۆژ پەرە ئەسێنێ و ئاگرەکەی گەورەتر ئەبێ یا ربی بیکوژێریتەوە یا ربی بەختەوەرمان بکەی یا ربی خوایە وڵاتانی ئیسلام پارێزراو بکەی ئامین ئامین